هەموو شارێکی کوردستان پێویستی بە خزمەت و خزمەتگوزاری زیاترە و خەڵکی خۆشەویستی شاری کۆیەش شایانی ئەوان خزمەتێکی باشتر بکرێت. بێگومان ئەم ڕێگەیە دەتوانێت یارمەتیدەرێکی زۆر بێت بۆ بەستنەوەی شاری کۆیە و تەقتەق و دەوروبەری بە هەولێری پایتەخت. هەروەها یارمەتیدەریش دەبێت بۆ ئەوەی ڕێگەی هەولێر بۆ سلەیمانیە مابێتە بەشێکی سەرەکی لە بەستنەوەی هەولێر بە سلەیمانی و تەواوکردنی دووسایدی وا بکەین کە هەموو شارەکانی ئێمە بەیەکەوە بەسترێنەوە. هاتووم باسی بژانەوەیکی تر بکەم، باسی ڕێگایەکی سیخولەکی بکەم، باسی ئەو ڕێگایە بکەم کە هەزاران کەس چاوەڕێتی بە تەواوبوونی ئەم ڕێگایە کەرتی گەشتیاری، بازرگانی، ئابووری و تەنانەت پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش بەهێزتر دەبن. لەسەر و هەموو شێوە سەلامەتی گیانی شۆفێر و ڕێبوارانە بە درێژایی 38 کیلۆمەتری دووچایت بە کوالێتیەک و ستانداردێکی باش. کۆمپانیایەکی ناوخۆیی توانایەکی ناوخۆیی زۆر بەچڕی کار لەم پرۆژەیەدا دەکەن. ئەمە هەموو ئەو بەڵێن و پەیمانانەی کابینەی نوێم دوو کە دابووی بە وڵاتیانی هەرێمی کوردستان کە پرۆژەکان دەبێت بە کوالێتێکی باش تەواو بکرێ. ببینن چۆن پرۆژەکانی حکومەت ئاوێتەی یەک بوون، لەلایەک دروستکردنی پۆنت، لەلایەک دروستکردنی ڕێگایەکی دووسایت. ئەمەیە دەستکەوت، ئەمەیە بەڵێن وەکو خۆی چۆن کار لەسەر ئەم پرۆژەیە دەکرێت زۆر بەچڕی بە ڕۆژ بە شەو بۆ ئەوەی پێش وادەی خۆی تەواو بکرێت. بۆ یەکەمین جارە کۆمەڵێت تایبەتمەندی لەم پرۆژەیەدا بەکار دەهێنرێت کە لە هیچ کاتێ لە پرۆژەکانی تری ڕێگاوباندا بەکار نەهێنراوە. هەر کاتێ بۆ ماوەیەکی دوورمەودا سەردانی ئەم ڕێگایە دەکەیتەوە هەست بە گۆڕانکارێکی گەورە دەکەیت. لەگەڵم بن، لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ڕێگای دووسایدی نێوان هەولێر کۆیە. ئەو ڕێگای پێشتر بەهۆی یەکسایت بوونیەوە دەیان چیرۆکی تراژیدی و ناخەژێنی تێدا تۆمار کرابوو. بەڵام دوجار لە چوارچێوەی کاروانی ئاوەدانی و دووسایدکردنی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان لە سەردەستی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئاوڕێی جدی لەم ڕێگایەش درایەوە. پرۆژەکە بە درێژایی 38 کیلۆمەتر و 2 کیلۆمەتر وەک دەواازەی شار بە شێوازێکی زۆر خێرا چۆتە بواری جێبەجێکردنەوە. هەندێک جار ڕێگا لە دوورەوە تەنها بە سادەیی دەبینرێت، بەڵام سەدان کاتژمێر کار و پلانی بۆ کراوە، سەدان ئەندازیار دەستی ناوخۆیی کاری تێدا کراوە. دەمێ بزانم ئێستا پرۆژەکە گەیشتووە بەچی، چۆن کارتان لەسەر کردووە و شایستەی ئەوەشن کە دەستخۆشیتان لێ بکەین، دەستان خۆش بێ، بزانین پرۆژەکە گەیشتووە بەکوێ. زۆر سپاس بە بەڕێستان بۆم دەرفەکە. یارە پرۆژەی ڕێگای دووسایدی هەولێر کۆیە یەکێکە لە هەرە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆم پرۆژەیە گڕوتینەکی زیاترمان پێدەدا بۆ ئەوەی کارەکان زووتر تەواوکەین، شەو ڕۆژ بخەینە سەریەک تاوەکو گۆڕانکاریەکان زوو ڕووبدا. ئەم هەفتەیە کە سەردانت کردین هەفتەیەکی تر بێ هەمان شوێن گۆڕانکاری زیاتر ڕوودایە لە پرۆژە. کۆی گشتی شەکان گەشتن بەکوێ، چەندمان قیرە، چەندمان پڕکردنەوەیە. پێما بێت لە چەند هەفتەی ڕابردووشدا پێش جەژن کارێکتان کرد بەشێک لە دەواازەکەشتان کردەوە سایدێک، چۆن بوو کارەکان؟ بەڵێ دیارە ئەو ساڵ وەرزی بارانبارین وەرزێکی دوور و درێژ بوو، نەتواندرا ئەو دەرباسەیە لە کاتی خۆی تاواوکرێ لەبەرەوەی بارانبارین و قیر تاوکردن پێچەوانە یەکترن. بەڵام سپاس بۆ خوا بەر لە جەژنی قوربان توانیمان سایدێکی دەواازەکە تەواو بکەین و بکەوێتە خزمەتی هاوڵاتیان و سایدەکەی تریشی کاری جدی تێدا دەکرێت بۆ ئەوی ئەویش بە زووترین کات تەواو بکرێت. پرۆژەکە قۆناغی یەکەمی 37 کیلۆمەترە. هەروەک باسمان کردووە پێشتری سەرەتا بە دووبارە دیزاینکردنەوە ئەو پرۆژەیە دەستی پێکرد. لەبەرەوەی پرۆژەکە دیزاینێکی کۆنی هەبوو، دوو سایدێک هەر سایدێکی دوو ڕێڕەو بوو
هیچ ئینتەرچێنجێک ئۆڤەرپاس و ئەندەرپاسش تێدا نەبوو بەڵام کە دەستمان کرد بە دووبارە دیزاینکردنەوە ئاراستە شەقامەکە لە شوێنی خۆیتی بەڵام پانی شەقامەکە لە دوو ڕێڕەوی بوو بە سێ ڕێڕە و بەرامبەر هەموو گوندێک و شارۆچکەیەک ئۆڤەرپاس یا ئەندەرپاسێک دانرا بۆ ئەوی وەکو شەقامێکی نێودەوڵەتی لەبەرەوەی لە داهاتوودا دەبێتە شەقامێکی بازرگانی شەقامێکی گەشت و گوزاری لە بینی هەولێری پایتەخت و شاری کۆیە دواتریش بەرەو شاری سلێمانی ئیتر ئەوانە وای کرد دیزانی پرۆژەکە تەواوی گۆڕانکاری بەسەردا ڕووبدات و لە ئێستادا لە کۆی ئەو 37 کیلۆمەترە لە 30 کیلۆمەتری پرۆژەکەدا کار دەکرێت لەوانەیە ئاڕاستی ئەو شەقامە ناوچەیەکی سەختە هەر هەمووی دۆڵ و زورگە کە بریتی لە بڕین و پڕکردنەوەی زۆر تا ئێستا نزیکەی 4 ملیۆن مەتر مکعب پڕکردنەوە ئەنجام درراوە هەروەها 4 ملیۆن مەتر مکعب بە هەمان شێوە بڕینیش کراوە کە بەشێکی زۆر کەم ماوە لە بڕین و پڕکردنەوە تاوەکو پرۆژەکە تەواو بێت ژمارەی بەرزەپرد و ژێرپردەکان لە پرۆژە لە ئێستادا 6 بەرزەپرد هەیە 4 ژێرپرد هەیە هەروەها پردێکی گەورە درێژەکەی 250 مەترە و بەرزی 36 متر لەوانەیە ببێتە بەرزترین پردە هەرێمی کوردستان پردێکی تر درێژەکەی کە 90 مترە ئەوانە هەموو لە ڕێڕەوی شەقامەکەدان لە 20 کیلۆمەتری شەقامەکەدا دەستکراوە بە قیرتاوکردن کە نزیکەی 10 کیلۆمەتری لێقیر کراوە و بەردەوامیشن لە قیرتاوکردن ئەمەش سیوای کردووە کارەکانمان ئاسان بکە کارگەیەکی قیرتاوکردن لە سەتەری پرۆژە دانراوە بە بڕی ڕۆژانەی توانای 2000 تەن زیاتر قیر بەرهەم دەهێنێ باشە دوو کارگەی کۆنکریتی لە ناوەڕاستی پرۆژە دانراوە بۆ ئەوەی کارەکانی دروستکردنی ئاوبەرەی کۆنکریتی و بەرزەپرد و ژێرپردەکان زۆر بە خێرایی کۆنکریتیان بۆ بگات لەبەرەوەی جگە لە بەرزەپرد و ژێرپردەکان زیاتر لە 160 ئاوبەری کۆنکریتی لە پرۆژەدا هەبووە کە بەش دروستکردنیان هەموو کاتی پێویستە خۆی لە خۆدا ئەوان هەرێکی پرۆژەیەکی گسکەنە ناپڕۆژەکەدا ئەیتوانای ناوخۆی چەند هەلی کار نزیکەی ڕەخساوە زیاتر لە 1000 هەلی کار بۆ بەس ناو پرۆژە ڕەخساوە بەس لە ناو پرۆژەمە ڕاستەوخۆ بەڵێ لەوانێ ناڕاستە خۆش ناڕاستە خۆش لەبەرەوە باسم کرد ئەو کارگانەی کە ئامادەکردنی ئەو مەوادانە لە قوم و چگل و هەتا چیمەنتۆ و شیش و هەمووی ماوادی ناوخۆن ئەوانەش هەموو ناڕاستە خۆ هەلی کاری دروستکردێ لە بەوانیش پێم وابێ ئەم 4-5 مانگە دەرفەتێکی زۆر باشە بۆ کارکردنیەوە لەبەر کەشوهەوە بەپێی بەرنامەی کە بۆتان دیاری کردووە تا کوێ دەڕۆنیانی بە قیرتاوکردنیشەوە بڵێ زۆر جار لەگەڵ برادران دادەنیشین هەروەکو ئەو جوتیارەی کە گەنم دەچێنی بەر لە وەرزی زستان بەڵام لە دوای وەرزی بەهار دەست بە دوورینەوە دەکات ئێمەش ساڵی پار بەڕاستی بەرهەمێکی زۆرمان لە پرۆژەچان ئەو ساڵ خەریکی دوورینەوەی ئینشاءڵڵە زیاتر لە 20 کیلۆمەتر هەر شتێک چینی قیرتاوکردن تەواو دەکرێت پشتیوان بەخوا هەروەها بەشەکانی تریش ئەوی ئامادە بێ ئەوانش قیرتاو دەکرێت بە هەردوو ساید 20 کیلۆمەتر هەردوو ساید بڵێ شێوازی کارکردنەکانتان چۆنە تەنها هەشت کاتژمێر کارەکەن یا زۆر لەوە زیاتر هەندێک جارەکە پێویست کە شەوانیش کار بکەن نا بە هەشت کاتژمێر لە کاتی ئاسایی بەڵام ئێمە زیاتر لە 2 شەفت کار لە پرۆژە دەکەین ئەنی کوڵەکەی کار تەواو بوو ئینجا ئێمە تەواو دەبین نەک بە پێی کاتی دیاریکە و کار لە پرۆژە ناکەین بۆ نمونە ئەگە کاری قیرتاوکردمان دەست پێ کرد تا توانە هەبێ و بتواندرێ کاری تێدا دەکرێت کارەکانی کۆنکرد ئێستا کە بەرەو وەرزی هاوین دەڕۆین دەکەوێتە شەوانە و بە شەو کاری تێدا دەکرێت پێتان وایە بەپێی ئەو بەرنامەی کە بۆتان دیاری کردووە ئەم پرۆژەیە لە وادەی خۆی یا پێش وادەی خۆی تەواو بێ ئەمە ئەو پلانەی لە بۆ پرۆژەکەماندانە بە دڵنیاییەوە هەوڵەکانمان تاو سەر کردیتەوە هەلی کارمان زیاتر ڕەخساندیە هێزی مرۆیی هێزی ئامێر زیاد دەکەین بۆ ئەوەی زۆر زووتر لە ماوەی دیاریکرا بۆ پرۆژەکە کە 3 ساڵ و نیوە زووتر تەواوی بکەین. بەهۆی گەورەی و استراتیژی پرۆژەکە کۆمپانیایی جێبەجێکار چەندین کارگەی جیاوازی لە ناوخودی پرۆژەکەدا دامەزراندووە لەوانە کارگەی قیر و چیمەندۆ و شکاندنی بەرد ئەمەش لە پێناو ئەوەی لە کەمترین کاتدا زۆرترین کار ڕاپەڕێنێت ئەگەر پرۆسەی قیرتاوکردن بە نمونە وەربگرین ئێستا کارێکی زۆر باش بە کوالێتێکی باڵا بۆ چینی یەکەمی قیرەکە ئەنجام دراوە.
ئەگەر تەماشاکەی لە هەر زۆنی کارکردنێ لەم پرۆژەیە یعنی بەلایانی کەمەوە 30 بۆ 40 ئامێری گەورە بچووک کاری تێدا دەکا هێندەی ئامێرەکانیش توانای ناوخۆی کرێکار ئەندازیارەکانیش تێدا دەکەن کۆمەڵە تایبەتمەندی هەیە لە قیرەکەیە بۆ یەکەمین جار لە پرۆژەکانی ڕێگاوبانە لە هەرێمی کوردستان لەم پرۆژەیە بەکارهێنراوە مهندس لەگەڵ جەناب تا دەمەوێت باسی ئەو بکەم ئێستا لە چینی چەنەمی قیرەکەیان بۆ چیڵەن ئێمە جیاوازیمان هەیە لە قیرەکەیە چیتان کردووە کاک دیاری ئەگەر سەیری چینەکانی ڕێگاکەمان بکەیت جیاوازیکە لەوە ئێستا ئەوەی دەیبینی ئەوە دوو چین بەردی شکاوە ئەوە جارێت زانێت دوو بە چین بەردی شکاوە چینی ژێرەوەی 20 سانتیم تایب ئەیمانەیە سەبیز لە ژێرەویش دوو چینی بکەی سەبگرێتمانە ئەوش هەر مەوادی تێکەڵەیە ئەوە هێشتا نەگەیشتونەوە تەبەقەکانی قیڕی کاک دیاری ئەوەی ئەمە باسی دەکەین کە دەڵێن مەسەلەن کار لەسەر ئەوە دەکەین کە بە بەرزترین کوالتی کارەکانمان بکەین یەکەم جارە لە چینی بایندەر ینی دەکات چینی دووەم چینی سەر ئەو چینە ئێستا کوردمە 7 سانتیمە مادەی پۆلیمەری تێدایە تا ئێستا بەکار نهاتووە چینی سێممان وێرینگە ئەو 5 سانتیمە ئەویش بایندە ئەوی مادەی پۆلیمەری تێدایە ئەو مادەوە دەکات بەرگری ساردی و گەرمی زیاتر بگریتن ئەوەیە کە ئەمە دەڵێن تەرکیزمان کردوتە سەر بەرزترین کوالتی بۆ ئەوی مانەوە و تەمەنی ڕێگاکەمان زیاتر بێتن ئەوەیە مەسەلەن کە باز دەکەین ئەمە بە بەرزتری کوالتی کارەکانمان انجام دەدەین بەرەسان باسیەوەت کرد کە جیاوازی هەیە زۆر بە کوالێتێکی باش قیرەکە بەکارێنێت ڕۆژانە ئەم هەموو ئامێرە ئەم تیمە ناوخۆیە توانای قیرتاوکردنی چەند ئەم ڕێگایە کاک دیاری ئەو پلانەی کە بەمە بۆمان داناوە ڕۆژانە نابێت لە 700 متر بە توول کەمتر کار بکەیت 700 متر توول زۆنە ئێستا گەر سەیری بکەیت دوو فاریشە لە هەندێک شوێن دەبێتە سێ فاریشەر چکە بە شوێرەی وایدنینگی جادەکەی عورزی زیاد دەکا و کەم دەکاتەوە ئەمە کە باسی ئەوەی دەکەن 700 متر توول نابێت کەمتر بکەن جاری واشە مەسەلەن لە قووەتی مەکاین و کارگەکەشمان مەسەلەن ئینتاجی ڕۆژانەمان 2000 تەرە پێردەی ئەوە وا دەکات لە 700 متریش تێدەپەڕین تا شەو ئیش دەکەین چکە ئێستا ئەمە لە فەسڵێکی داینا وەرزی کارکردنە دەمانەوێت ئەو فترەی کە لە پێشمانە پێشەوەی بگەینەوە وەرزی زستان زۆرترین بەشی ئەو ڕێگایەکە چینی مکەسەری بەردی شکاوەمان کردیا دایپۆشین بەخێر باشە زۆر جار ڕێگا هەبووە قیریش کراوە پاش ماوەیە قیرەکەی چۆن دەڵێ کێشەی تێکەوتووە لەسەر ئەوانە پشکنی دڵنیایی لە جۆری ئەو مەوادی کە بەکاری دێنن تەواوە کاک دیاری ئەوە تەواوە لە زۆر شوێنان ئەو حاڵەتە ڕووی داوە ئێمە خۆشبەختانە لێرە مختبەری حەقلیمان هەیە یعنی تاقیگەی ناوخۆمان هەیە لە ناو پرۆژەکەمان جگە لەوەی کە لە کارگەی خۆمان هەیە کارگەی قیرەکەمان لەوێ هەموو نموزەجەکان ڕۆژانە وەردەگیرێ چەندین ترایل کراوە تا گەیشتینە ئەوەی جۆب مکسەکی حاضر بکەین بەوە کار بکەین جگە لەوەش لە هەر 4000 متر مربعک لە مووقع دووبارە دێن ئەو مەوادە دەبینەوە مختبەر پشکنینی بۆ دەکەینەوە لەوەش دنیا ئەو پاشانیش لە هەر 2000 متر مربعک پشکنینی کۆمپاکشنیش بۆ دەکەین یعنی ئەو ڕێگانە هەموو دەگرینە بەر لۆی تووشی ئەو دەڵێ ئەوە نەبیت پاشان مەسەلەن پاش 2 ساڵ 3 ساڵ کارەکانمان زیانی بەر بکەوێت یان ئەوزە تەبەقەی قیرەکەیە بەشێکیشی لەوانەیە چینی سەرەوەی قیرەکە نەبێ ئەوەی کە تێکەزی چینەکانی ژێرەوە ئەگەر ئێوە دقت بدەن ئەو چینەی ژێرەوە بەرگەی چەندین ئامێری ئەو گەڵابەیە چەند 35 تەنت گەڵابەمان هەیە 40 تەنە بەسەری دادەڕوە بەرگەی ئەو زستانەوەی گرتووە هیچی ئەگەر دقت بدەیت هیچی لێ نهاتووە ئەوە یەک لە ئەوەکانە ناڵم یعنی هۆکارەکان زۆرن ئەگەر ڕێگایەک تێک بچین شەر نییە بەس چینی قیرەکەبی بەشێکی چینی ژێرەوەیتی بەس ئەمە لە چینی ژێرەوەڕا مەسەلەن سەیری بکەیت دەفنیاتەکانمان ئەو پڕکردنەوانێک کە دەیکەین هەمووی 30 سانتیم 30 سانتیم هەمووی مەوادەکە دەکرێت پشکنین بۆ دەکرێت پاشان کۆمپاکشن بۆ دەکرێت لە مووقع ئەو جەب قەرار دەدەین چینیت کەی بێتە سەری ئیش ئەوەی وامان کردووە نالین ئەو شتە ڕوو بدا لێرە کۆمەڵی ئامێری باش و گەورە دەبینین لەسەر پرۆژەکە ئەمانە پێشکەوتوترین و مۆدیەکترینە و ئامێرانن کە بۆ ڕێگاوبان بەکاردێنن لە وڵاتان یار ئامێرە کۆنەکانی ساڵانی پێشکۆ لەم پرۆژەیە بەکار ئامێرەکانمان ئەگەر لە وێنەکانیش دیار دەبیتن هەمووی باشترین کوالیتی هێناومانن هەموو ئامێرەکانیشمان زۆربەی دەتانم بنێم 90 نوێنە یعنی کوالیتیان بەرزە لە مۆدیلەکانیان لە 2020 بەسەرەوەیە کارمان لەسەر کردوچکە ئەمە ئێستا گەر دیقەت بدەیت ئەو هەموو ستافی کرێکارەوە کار دەکات
ناکری ئەمن بێم لە ناو ئیشێ ئامێرم حاتەڵ بیتن لەسەرەوەی کارەکەم ڕابوەستی لێ تەرکیزمان کردووە سەر ئەوەی باشترین ئامێرەکانمان بینین عەدەدی ئامێرەکانیشمانەوە بە بەرچاوتان دیارە ئێستا شوێنێ ئێمە لێ ڕاوەستاینە ئەو بەشێکی لە چەند خۆناغی تر وا کار دەکرێتن زۆر باشە باستەوت کرد لە چەند خۆناغێکە ڕەنگەم ئەمە وەکو ڕەخنەیەکیش بێ لەوە باز بکرێ بڵێن تەنها ئێوە لە چەند کیلۆمەترێکتا ئیشتان کردبێ لە بەشەکانی دواوە تەنها لە دەواازی هەولێرا ئێوە ئیشتان کردووە لە بەشەکانی ناوە ئێوە ئیشتان نەکردووە ئێستا خیر گەشتون بە چەند کیلۆمەترتان کردووە و تا کوێ لێوە بەردەوامەکەن کاک دیاری ئەوە ڕۆژانە یعنی ئەو پرسیارە لەوانەیە ڕوبەرووی مەش بێتەوە کاندازیاری ینی خۆشبەختانە بە دوواداچوونەکانی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم پاڵپشتەکانی وی وای کردووە ئەمە بتانین لە توڵی بە درێژای ڕێگاکە کار بکەین ئەوە نییە برێن ئێستا مەسەنە لە دەواازی هەولێر ئێستا ئیشێکی زۆر دەکرێت ئەوە نییە برێم بەس لەوێن دەرێک کار دەکەین ئێستا ئەومەوا لە کیلۆمەتری 4 وا ئیش دەکەین قیرمان ئێستا لە هەندە شوێن لە کیلۆمەتری لە وێزگەی کیلۆمەتری 13 قیرمان کردووە لە 12 قیرمان کردووە کارەکانمان مەسەنەن کیلۆمەتری 18 ئەوەی کە لە ناو خەڵک باز دەکرێت دێگەڵا کیلۆمەتری 18ەیە ئێستا قۆناغی کارەکانی ما نەک لە 18 لە 20 شتێپەڕین 25 ئێستا لە کیلۆمەتری خۆشبەختانە لە کیلۆمەتری 30 وا کار دەکەین ئەنی ئەو لە دێگەڵاشتان تێپەڕاندووە بۆ دێگەڵا کیلۆمەتری 18 لۆیە گوتم وەبی سوورە عامەکە بگاتن ینی دێگەڵا لەکوێیە دێگەڵا لە کیلۆمەتری 18 ئێستا ئامێری مە زۆرترین ئامێر یعنی بەشێکی زۆرمان لە کیلۆمەتری 30 وا کار دەکەن یعنی لە دێگەڵەوە لە 8 کیلۆمەتری 18 تا 30 کاری تێ دەکرێت ئەوە بەسگیر ناکرد پڕکردنەوەتان هەیە بڕینتان هەیە ڕێکاریشتان هەیە بە بەردەوام لە کیلۆمەتری 18 هەتا کیلۆمەتری 30 ئەوە نییە بڵێم بەس کارێکی ئاسایی بێ کاری بڕینمان زۆربەی تەواو بووە کاری پڕکردنەوەمان زۆربەی تەواو بووە دەستمان کردیە بە سترەکچەری ڕێگاکەمان کە پێک لە چینی سەبگرێد و سەبێز و بێسکۆرس ئەوانەمان لەوێ دەست پێ لێوە دەڵێم یعنی لە 18 تاسی 12 کیلۆمەتر ئەمە دەرباز بووینە یعنی ئەوە وەڵامی پرسیاری دەداتەوە کە کارەکانمان بەردەوامە لە 30 و بەرنامەشمان مایە هەتا کیلۆمەتری 35 ناو دەواازەی کۆیە بڕۆی بەپێی ئەو پلانی کە لەم پرۆژەیە دیزاین ئامادەکاری تەواو کراوە پێم وا بێ حساب بۆ هەموو وردەکاریەکان کراوە بەڵام سەرۆک وەزیران لە نزیکەوە تەرکیزی لەسەر بابەتێکی گرنگ کردووە پێم وا بێ پارکینگە ئایا چۆن کاریشتان لەسەر ئەمە کردووە لەناو پرۆژەکەیە خۆشبەختانە لە سەردانی مەیدانی ساڵی ڕابردوو بوو کە بەڕێز سەرۆکی حکوومەت سەردانی مەیدانی پرۆژەکەمانی کرد تاکیدی بزەبە لەسەر ئەو خاڵە کردەوە ئایا شوێنی پارکینگ چووکە ڕێگاکە 45 کیلۆمەترە کە مەسەڵەن لە دەواازەکانەوە جاری وایە خەڵکی بیانی داخل دەبیتن تەرکیزی لە شوێنی پارکینگ کردووە خۆشبەختانە یەکێکیان لە کیلۆمەتری 16 ئەوە تەنفیزیشمان کردووە هەر ئێستا جێبەجێش کراوە ئەوی تریمان لە بەشەکەی ترە لە کیلۆمەتری 29 ئەویش دیزاینەکەی حازرە و لە تەنفیزی دەکەین بەڵێ هەردووش جیاوازی تایبەتمەندی ئەم پرۆژەیە لەوەدایە ینی لە یەک کاتە لە 5 بۆ 6 لوکەیشنی جیاواز کاری تێدا دەکرێت بۆ نمونە لە شوێنەکە کاری قیرکردن ئەنجامەدرێت لە شوێنەکە کاری بڕین ئەنجامەدرێت لە شوێنەکە کاری پڕکردنەوە ئەنجامەدرێت لە شوێنێکە کارگەی تایبەت دروست کراوە بە مەوادەکان لە شوێنێکی ترە پلان و دیزاینێکی باشی بۆ دادەنرێت لە هەمووشی گرنگترەوەیە 2 بۆ 3 شەفت بە بەردەوامی کار لەم پرۆژەیەدا دەکرێت کاتێککە باسی پرۆژە دەکرێت دەبێت ئامێری تەواوەتیت هەبێت پرۆژە بە عادیلێک و حەفارە و دوو حەفارە بەڕێوە ناچێت بۆیە کاتێک کۆمپانیایەکی ناوخۆیی کۆمپانیایەکی ڕاستەقینە کە هێز و پاڵپشتیەکی حکومەتی لە پشت بێت ئەمە دەرئەنجامەکەی دەبێت پرۆژەی ڕاستەقینە بۆ خزمەتکردنی خەڵک بۆ کەمکردنەوەی مەودای ڕێگاکان گۆڕینی ئاراستەی ڕێڕەوی مەرگ بۆ ڕێڕەوی ژیان ئەمە دەستکەوتە ئەمەیە بەڵگە ئەمەیە ئەو پلانەی کە دانرابوو وەکو خۆی جێبەجێ کراوە لەسەر جەم ئەو پرۆژانێک کە خودی سەرۆک وەزیران بەردی بناغەکەی داناوە.
تایبەتمەندیەکی تری ئەم پرۆژەیە بوونی تاقیگەیەکی پێشکەوتووە لە ناو سایتەکاندا. لەم تاقیگەیەدا بە بەکارهێنانی ئامێری مۆدێرن پشکنینی ورد بۆ سەرجەم کەرەستەکان دەکرێت، هەم پێش بەکارهێنان و هەمیش دوای بەکارهێنان، ئەمەش بۆ دەستەبەرکردنی بەرزترین کوالێتی. پشکنین چۆن دەڵێ بەڕاحی ئیشەکە ناسراوە، ینی ئەوەنا پشتی پێدەبەستێت لە هەموو پرۆژێک کە بە تایبەتی لە ڕێگاوبانە. ئێمە ئێستای لەیەکێک لە بەشەکانی تاقیگەین لە پرۆژەی نێوان ڕێگای دووسایدی هەولێر کۆیە. دەمێ بزانم ئێوە چۆن پشکنین ئەنجامەدرێن و بۆ چی ئەنجامەدرێن، پێما بێ قیرمان هەیە، چیمەنتۆمان هەیە، بەردەکانیشمان هەیە، شێوازی پشکنینی ڕۆژانەی ئەوە چۆن؟ ئێرە تاقیگەی کێڵگەیە هەموو کەرستە و ئامێری پێویست لێرە بەردەستن، کەلوپەلی پێویست لێرە بەردەستن، ئامێری پێویست هەموو بەنوێترین ستاندەر ئامادەکراینە لێرە پرۆژەیەەکە استراتیجی و گرنگە لە بەرەوەی زۆر بایەخ ئامێرەکان درایە. ئێستا لە بۆ نمونە ئێرە لە بەشی قیری لە بەشی قیر هەموو ئامێرەکان بەردەستن لە ئامێری ئەوانی کە پێویستن لە بۆ ئەنجامدانی هەموو پشکنینەکانی قیر. باشە چی بۆ قیر دەکەن بەنمونە ئێمە لەم بەشیان چی بۆ قیر دەکەن؟ هەموو پشکنین ئەندازیارەکان ئەوەی کە پێویستە بە پێی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێنمایی ئەندازیارەکان هەموو پشکنی ئەو پشکنیانایی کە پێویستن وەکو پلەکردنە نسبەی قیرە ڕێژەی قیر کە چەندە لە ناو مەزیجەکە، مارشال پشکنینی مارشال ئەنجامەدەین، پشکنینی ئێرڤۆید و فلۆ ئەوانەیە. باشە ئێستا دەبینی مەسەڵەن کۆمەڵە سینی و هەندێک قیری تێدامە چیەکە؟ بەڵێ ئەوە مەزیجی قیرەکە وەرەگیرێ دوای ئەوە کە دێتە بە گەرمی دێتن لێرە ئێمە سامە تازە وەرگیراوە لێ پرۆژەکەیە ئەوەی هەیە ئەو پرۆژەیە ئەمڕۆ بەیانە ئیکتۆسار بوویتەوە ئەوە دوای سامپڵی بەشی سووتانی لێدادەنین کە لێرە ڕێژێ قیر و ئەوکانمان دەداتێ دوای ئەوە کە سووتا بەو شێوەی لێ دێ قیرەکەی لێ دەکەینەوە پشکنینی پلەکردنی لە بۆ دەکەین. بەسێمە قیرەکەی لێ دەگرین بزانین چەند ڕێژێ قیر بە پێی ڕێنمای ستاندەری ئەندازیاری پێیوە ئەو ڕێژە قیرەی بەکار هاتووە تەواو هەمان ئەو ڕێژەیە کە بەکار هاتووە وەکو پێویست. ئەمە بە پلەی گەرمی و بە ئامێر وای لێ دەکەن کاگەر کەسێک ئەمە ببینێت ڕەنگە بڕوانەکە نانا بەڵێ ئەو دەیسووتێنین بە نزیکی 560 دەرەجە فڕنی حرق هەیە لێرە دەیسووتێنی و دووکەڵەکەی فرێداتە دەرێ. لە ماوەی چەندێکم پرۆسی ئەنجامەدرێت؟ ساعتێک ئامێرەکان پێشکەوتون جەنابەت باسی کرد لەسەر ئەوانەوە ئەوە دەیکەنەوە دۆخیەوە شتێکمان هەیە وەکو ئاویشتەمە ئەمەیان چی؟ ئەوە ڕێژەی فەراغاتی ئەوە GMM ینی باڵێن ماکسیمم تیۆریتیکە سپێسیفیک گراڤیتی ئەوە فەراغ ڕێژەی ئەوە سپێسیفیک گراڤیتی ماوەدەکە دەدۆزینەوە لە بۆ حسابکردنی فەراغە لە مۆقع. باشە باسی قیرت کرد ئەی بۆ چیمەنتۆ چی ئەنجامەدا؟ چیمەنتۆ سامپڵینگ گوشتەکان بە پێی پێویست مەسەلەن چەند لە پرۆژەکە چەند بەکارتی لە هەر شوێنێک لە هەر بڕگەیەکی تایبەت سامپلیجی پێویست وەرەگیرێ شەر هەندێک کۆمەڵ ئامێری تایبەتمەندی خۆی بەتاکیل لە ژوورەکانی کەیە بەشەکانی کەی تاقیگە لە لای خۆمان هەڵیگرین تا 28 ڕۆژ بە پێی ستاندەر دەبێ 28 ڕۆژ چکە دیزاین لە 28 ڕۆژە لە 28 ڕۆژ ئێمە فەحسی خۆمانەکەین دێنستی وەرەگرین لەگەر کۆمپرێسیڤ سترین ئەمە ناسێتەوە تاقیگەی هەولێر یان لە خۆتانە؟ بەڵێ لێرە بۆ خۆمان فەحسیەکەین لێرە حکومەت چاودێریەمانە دەکات؟ بەڵێ بەتاکید ینی چۆن لە هەتا ئەپروڤیەوەی پێوە نەبێت؟ بەڵێ هەم ڕێگای کە نادرێت ناو پرۆژەکە. باش ئێوە ڕۆژانە بە شێوەیەکی گشتی ینی بۆ چیمەنتۆ قیر بە بەردەوامی پشکین ئەنجامەدەن؟ ڕۆژانە بەڵێ ئێستا لە بۆ نمونە نزیکەی سەرەتای پرۆژە تا ئێستا 6000 سامپڵی لەو شێوێ زیاتر وەرگیرەیە. لەسەر ڕێگای دووسایدەکە پێشەوەی دەست بەم گفتوگوۆی پێم بەرستان وتت بۆ یەکەمین جارە ئێمە ئامێرێک بەکارێنی لەسەر جۆری قیرەکانە بۆ پشکنینە بۆ نازانم بەڵێ ئامێرەکە وێنیە بەس لە کاتی فەرشکردن ئێمە فەرشی قیر بە تایبەتی لۆی ڤۆید کۆنتترۆلکەین ڤۆید چکە ڕێژەی هەوا لە ناو خەڵتی مەزیج کە لە شەقام کە فەرشەکرێ ئەبێ ڕێژەیەک هەوای تێدا بێت چکە ئەگەر زیاد بپەسترێتەوە زیاد پستانەوە باش نییە کەم پستانەوە چۆن باش نییە زیاد پستانەوەش باش نییە زیادی پستانەوە وا دەکا فەراغ یعنی باڵێن هەوا لەناو ئەو مەزیجە نەمینێ و بخینچێ ئیتر دیار مشکلیت کە دروستەکە مەسەن ڕەتین گوشت و ئەوانە دروستەکانم بۆ جیهازە کۆنتترۆلیەکەین ڕۆژانە لە دوای فاریشە بە گەرمی جیهازی نوکلێر دێنستی گەیجە دەچیتن پشکنی لە خۆی وەرەگری ئەگەر گەیشتە ڕێژەی پێویست ئەوە ئامێرەکان ڕادەکرێت لە پێویست ناکە عادی لەو شت بەسەری بابەتی ڕێگاوبان بەڕستان دەزانن ڕێگای بابەتێکی هەستیارە ینی دەبێت چۆن دەڵێ حساب بۆ هەموو بەشەکانی بکرێ بۆ نمونە بابەتی کەش و هەوا بەرگەگرتنی
ینی کۆمەڵە تایبەتمەندی هەیە بەڵێ. ئایا لەم پرۆژەیە شارڕەچای ئەم بابەتانتان کردووە؟ بەڵێ بەتاکید چکە ئێستا بەرزبوونەوەی پێی گەرما وا دەکا کە جادەکان تێکچەن لەگەر بەرزبوونەوەی لەگەر زۆربوونی ژمارە یەکجاری ئۆتۆمبیل ئەو دوو هۆکارە فاکتەری سەرچین لە بۆ تێکچوونی ڕێگەوانەکان ئێمە هەوڵماندایە لە بۆ کۆنتترۆلکردنی ئەو بابەتەی هەندێک پشکنینی ئیزافی سەرباری هەموو ئەو پشکنێنانکە هەیە هەندێک فحوساتی ئیزافی زیاتری لە بۆ ئەو پرۆژەیە بەکاربین لەوەی بتوانین ئەو بابەتە ینی کۆنتترۆل بکەین ینی بە کوالیتێکی باشتر وا بکەین جادەکە دروست بکرێت. پرۆژەی دووسایدی نێوان هەولێر کۆیە بە درێژایی 38 کیلۆمەتر یەکێک لە پرۆژە هەرە استراتیژەکانی حکومەتی هەرێمی کوردستان هەر سایدێکی ئەم ڕێگایە لە سێ ڕێڕە و بەپانی 12 مەتر پێک دێت و بە سێ چین قیر بە ئەستوری 22 سانتیمەتر ڕووپۆش دەکرێت هەروەها پرۆژەکە 6 ئۆڤەرپاس و 5 ژێرپرد و پردێکی گەورە بە درێژایی 250 متر و 160 ئاوەڕۆی کۆنکرێتی لە خۆ دەگرێت کە پێکەوە سیمایەکی مۆدێرن و سەلامەت بەم دەڤەرە دەبەخشن.